ئەمڕۆ چواردەی چوارە ئەو ڕۆژە خەمناکەیە کە ئەو تاوانە دەرهەق گەلەکەمان ئەنجام درا و ئێمەی کە سوکارێن فاکراوان و بە تایبەتی تاقانەکان ئەنفال بەداخەوە نە حکومەتی هەرێم نە حکومەتی ناوەند لە ئاست و خواست داواکاریەکانی ئێمەی کە سوکارێن فاکراوان نەبوونا ئەوایە خاڵی سەرەکی جددی جەخت لەوە بکراتەوەکو کارتێکی فشار ئەم کەیسە بە نێودەوڵەتی بە جینۆساید بناسیانە لێو دادگای لاهای دادگاکانی نێودەوڵەتی هێنانەوەی ڕفادەکان و فاسی DNA گۆڕە بە کۆمەڵەکان زیاتر 200 گۆڕی بە کۆمەڵ لە خوارەوەی عراقە تاکو ئێستاکە ئەو گۆڕانە چوار گۆڕی هەڵدراوەتەوە بەداخەوە 200 گۆڕی زیاتر ماوە ئەبوایە زووترین کات لەم ماوەیە خانمی یەکەمی عێراق دەستخۆشی لێ دەکەن کە توانی 171 ڕفاتی هێناوە و لە 100 ئەتوانن بڵێن سێ بۆ چوار بەشێکمان فحسی دیێنێنمان کردووە من داواکاریەکم لە هەموو لایەنە سیاسیەکانە حکومەتی هەرێمی کوردستان هەموو ناکۆکیانە بەلاوە بخەن هەموو داواکاری و ماف و امتیازی شخصی و حزبی هەموو خاڵەکان لە مافی نەتەوەکانە چڕ بنەوە بکەن وەکو گەلی کورد ئێمە تاوانمان دەرهەق ئەنجام دراوە جینۆساید کراونە قەتڵ و عام کراونە ئەم داواکاریە بوونە بەغدا و لە بەغدا ملزم بکەن بۆەوەی ئێمە بە جینۆساید بناسیێن دووبارە بوونەوەی ئەنفال نوێ لە نێو دەوڵەتی بۆ جارێکی تر نەتوانێت هیچ حکومەتێکی عێراق تاوانمان ئەنجام دەراق بدە نە هەموو حزبەکان دەسەڵاتدارەکان سەرەوەی هەموو حکومەتی هەرێم ئەم حزبانێکی کە هەمووی من بۆیە ئەڵێم ئێمە کوردین کە ئەو تاوانە دەرهەقمان ئەنجام درا هیچ جگە لە کوردبوون هیچ کە تاوانی ئەنفالکران نەوی تۆ چی ڕنگ و چی حزبێک و چی بۆ چوونێکتێ جگە لە زمانی کوردی و نەتەوەی کوردی لەوە زیاتر نەبوو ئەبواە ئەم حزبی دەسەڵاتداران حکومت هەموو حزبەکان چۆن پێشتر ئاماژەم پێدا ئەو ناکۆکانانە بەلاوە بخستایە مافی نەتەوەی و مافی نیشتمانی و کەیسی ئەنفالیان بکرایەتە ئەولەوێتی ئیشیان لەسەر مێزی گفتوگۆ بە جینۆسایدیان بناسایە دووبارە بوونەوەی ئەم تاوانە نەبووە دیارە ئەگەر ئەم کەیسە لەسەر ئیشنەکەی هەمان تاوان دەرهەقمان ئەنجام دەدرێت